سڵاو لە ئازیزان و خۆشەویستانی تۆڕی میدیایی ڤار لە هەر شوێنە جێگایەکەن سڵاوتان لێ بێتۆم کاتتان باش بێت. ئەو شەپۆلی کە باسم کردبوو ئێستا گەشتە ناوچەکانی هەرێمی کوردستان و بە شێوەی ناوبەناو بارانبارین دەستی پێکردەوە. پێشبینیم وایە سبەی یەکەم ڕۆژی جەژنی ڕەمەزانی پیرۆز واتە 20/3/2026 لە هەرێمی کوردستان بارانبارین بە گشتی ناوبەناو بەردەوامیە بێت و بە تایبەتی لە کاتەکانی نیوەڕۆی سبەی هەینی هەتاوەکو یەکشەمەی هەفتەی داهاتوو پێشبینیم وایە لووتکەی کاریگەری شەپۆلەکە بێت و لەو ماوەیەدا ئەگەری بارانی زۆر باشی سەرانسەری هەیە لەگەڵ چالاکی با و هەورە بروسکە و بارینی بڕێک تەرزە لە ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستان و هۆشداری هاتنی لافەیە کتۆپەر لە چەند مدۆڵە نزمایەکانە دەم بە تایبەتی هاو نیشتمانیان ئاگادار بن بە مەبەستی سەیران و خۆشی دەربڕین ڕوون مەکەنەوە ناوچانەی کە نزمن و ڕێڕەوی هاتنی لافاون و هەروەها بە هیچ شێوازێک بۆ چوونە دەرەوە گونجاو نابێت. واتە ڕۆژانی نەورۆز و جەژن لە هەرێمی کوردستان کەشێکی باراناویە و هەتاوەکو 23 مانگ ئەم بارانبارینە بە شێوازی ناوبەناو بەردەوامی هەیە. لە 24/3/2026 کەمێک ڕەوشەکە ئاسایە بێتەوە، بەڵام لە 25 مانگ بەولاوە هەتاوەکو سەرەتای مانگی 4 دووبارە زنجیرەیەکی دیکەی بەهێزی بارانبارین ئەگاتەوە هەرێمی کوردستان و بارانی سەرانسەری زۆر باش هەرێمی کوردستان بە گشتی ئەگرێتەوە. والله ئەعلەم، هەر شاد بن.